دوا ڕۆژی بانگەشەی ڕفراندۆمی بەریتانیایە و هێشتا ڕاپرسیەکان ئاماژە بۆ دەکەن وڵاتەکە بە یەکسانی دابەش بۆ بەسەر دووبەرەکەدا. لە دواهەمین و گەورەترین دیبەیتی ڕفراندۆمدا بە ئامادەبوونی 6,000 هاوڵاتی مەسەلە گرنگەکان تاوتوێکران. لەلایەک مانەوە لە دوا هەوڵیدا داوا لە هاوڵاتیان دەکات بۆ پاراستنی ئابووری بەهێز و هەلی کار و سەقامگیری و پێگەی گرنگی بەریتانیا لە جیهاندا ڕۆژی پێنجشەممە هەمووان دەنگ بەمانەوە بدەن، ئەگەرنا ناندڵنیایی و ناسەقامگیری بەریتانیا دەخاتە مەترسیەوە. ڕۆژەی ترس ئەمە ئەو ناوەیە کە بانگەشەی جیابوونەوە بەمانەوەی دەڵێت. جیابوونەوە دەڵێت ئێوە هیچی دیکەتان پێ نییە جگە لە تۆقااندن و بە چاویشی نزمەوە تەماشای خەڵکی بەریتانیا دەکەن. ئەمان دەڵێن بۆ ئەوەی ببینەوە بە خاوەنی وڵاتەکەمان دەبێت جیابینەوە. سادیخانی عومدەی نوێی لەندەن کە پشتگیریمانەوە دەکات بۆ چوونێکی تەواو جیاوازی هەیە. ئەم پێی وایە جیابوونەوە پرۆژەی ڕق و چینە بڵاو دەکاتەوە و هیچ پلانێکیان نییە بۆ دوای جیابوونەوە. مانەوە دەڵێت بەریتانیا پێنجەم گەورەترین ئابووریە لە جیهاندا و دووەم گەورەترینە لە ئەوروپادا. بۆ پاراستنی ئەمە و گەشەکردنی زیاتر دەبێت دەنگ بدەین بەمانەوە. ئەوان دەڵێن گوێ لە شارەزا و زانا و بازرگان و سەرکردەکان بگرن، هەمووان داوامان لێ دەکەن بمێنینەوە. دەنگدەرانیش دابەش بوون و هەندێک پێیان وایە جگە لە سەر لێشێوان بانگەشەکان هیچی دیکەیان پێ نییە و سیاسیەکان چیتر جێگەی متمانە نین. هەندێک دەڵێن زیادکردنی هەستی نەتەوەگەرایی و پشگیری ڕاستڕۆکان و تووڕەبوون لە دەسەڵاتداران و ئالۆزی بارودۆخی ئەوروپا و قەیرانی ناسنامەی بەریتانیا ڕەنگە هۆکاری ئەنجامدانی ئەم ڕفراندۆمە بن. هۆکارەکان هەرچیەک بن پێنجشەممە بەریتانیەکان ڕوودەکەنە سنوورەکانی دەنگدان بۆ بڕاردان لەسەر پەیوەندی ئاڵۆزەکەی وڵاتەکەیان و یەکێتی ئەوروپا. ئایا بڕیارەکە وەک دەیڤید کامێرۆن دەڵێ پشتگیری لە بەریتانیایکی بەهێزتر و سەقامگیرتر و بژاوتر دەکات لە ناو یەکێتی ئەوروپادا؟ یان وەک بۆریس جۆنسنی عومدەی پێشووی لەندەن دەڵێ با پێنجشەممە بکەینە ڕۆژی سەربەخۆیی بەریتانیا. سەرنگ حارس، NRT.